من العراق العظيم إلى كل من قلق في هذه الليلة. دوابەدوای هەوڵی تیرۆرکردنی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق کاردانەوە نێوخۆیی و نێودەوڵەتیەکان ڕاگەیەنران. لە کاردانەوەی نێوخۆییدا بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق ڕایگەیاند ئەو هێرشە تیرۆریستی سەرۆکوەزیرانی کردوتە ئامانج دەستدرێژێکی مەترسیدار و تاوانە بەرامبەر بە مافی عێراقیەکان. دوابەدوای ڕاگەیاندنی پەیامەکەیشی بەرهەم ساڵح سەردانی کازمی کرد. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانیش ڕایگەیاند ئەم کارە تیرۆریسیە پەرەسەندنێکی مەترسیدارە و هەڕەشە لە ئاسایش و ئۆقرەی وڵات دەکات و سەرنجامی خراپیشی لێ چاوەڕوان دەکرێت. داوا دەکەم هەموو لایەکدان بە خۆیاندا بگرن و ڕەوشەکە هێور بکەنەوە. محەممەد حەلبوسی سەرۆکی پێشووی پەرلەمان و هاوپەیمانی تەقەدومیش ڕووداوەکەی بە مەترسیەکی ڕاستەقینە بۆ سەر ئاسایش و سەقامگیری عێراق ناوبرد. مۆختەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدریش جەختی کردەوە لەوەی بە ئامانجگرتنی باڵاترین دەسەڵاتی جێبەجێکردن لە عێراقدا بە ئامانجگرتنی زەق و ڕاستەوخۆی عێراق و گەلەکەیەتی و پێویستە سوپا جەڵەوی کاروباری وڵات بگرێتە دەست تا دەگەڕێینەوە بۆ دۆخی ئاسایی و بەهێز. سەدر وتیشی ئامانج لەم کارە گێڕانەوەی عێراقە بۆ ئامێزی پشێوی تا هێزەکانی دژە وڵات کۆنتڕۆڵی بکەن و وڵات ببێت بۆ دەستوەردانی ئەم لاولە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ژوە کاردانەوەی یەکەمیان سەرکۆنەی هێرشەکەی کرد و هەموو هاوکارێکی وڵاتەکەی بۆ لێکۆڵینەوە لە هێرشەکە خستۆتە بەردەم حکوومەتی عێراق. لە ڕاگەیاندراوێکی نوێدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا وتیشی پابەندیمان بە هاوبەشە عێراقیەکانمانەوە نالەرزێت و ئەمریکا لە پشتی حکوومەت و گەلی عێراقەوە دەوەستێت. علی شەمخانی ئەمینداری ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێرانیش لەبارەی هێرشی سەر شوێنی مانەوەی مستەفا کازمیەوە ڕایگەیاند ئەوە ئاژاوەیەکی نوێ و دەبێت لە شوێنەواری ئەو ڕووداوەدا بە شوێن دەستی بیانیدا بگەڕێن. وەزارەتی دەرەوەی ئێرانی هێرشەکەی سەرکۆنە کرد و پشتگیری لە ئاسایش و سەقامگیری عێراقیشی بە هەڵوێسی نەگۆڕی وڵاتەکەی زانی و جەختی لێکردەوە. نێردەینەتەوە یەکگرتوەکان لە عێراق یۆنامیش بە توندی سەرکۆنی هێرشەکەی کرد و ڕایگەیاند پێویستە ڕێگە بە تیرۆر و توند و تیژی و کردەی نایاسایی نەدرێت کە دەبنە هۆی ناسەقامگیری ئاسایش لە عێراقدا. هەریەک لە وڵاتانی تورکیا، میسر، لوبنان، فەلەستین، ئوردون، قەتەر، کووەیت و ئیمارات و سعودیە و باحرێن و ئەنجومەنی هاریکاری کەندا و ئەمیندارەتی گشتی ڕێکخراوی هاریکاری ئیسلامی لەبارەی هێرشەکەەوە هەڵوێسیان ڕاگەیاند و سەرکۆنەیان کرد. لە بەرامبەریشدا قەیس خەزعەلی ئەمینداری گشتی گروپی عەسائیبی ئەهلی حەق گومانی لەسەر هێرشەکە ڕاگەیاند و وتی دوای ئەوەی وێنەی هێرشەکەمان بینی و زانیمان هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتوەتەوە بە پێویستی دەزانین لەلایەن لیژنەیەکی هونەری تایبەتەوە لێکۆڵینەوەی ورد بکرێت. خەزعەلی وتوشێتی ئەگەر ڕوونبوویەوە ڕووداوەکە نمایش نییە و ڕاستەقینەیە سەرکۆنەی دەکەین و پێویستیش ئەنجامدەرانی ئاشکرا بکرێن و بە پێی یاسا سزا بدرێن. هەر لەو چوارچەوەیەدا بەرپرسێکی کەتیبەکانی حیزبوڵای عێراق ڕەتی کردەوە لە پشت ئەو هێرشەوە بن. ئەبوو عەلی عەسکەری وتوشێتی بە پێی زانیاریەکانی ئەمە هیچ کەسێک لە عێراقدا تەنانەت ئارەزووی ئەوە ناکات فڕۆکەیەکی بێفڕۆکەوان لە ماڵی سەرۆکوەزیرانی پێشوودا بەهەدەر بدات. بەرەبەیانی ئەمڕۆ هەوڵێکی تیرۆرکردنی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە ڕێی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە ئەنجامدرا بەڵام جگە لە زیانی مادی هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە. لەو بارە وەزارەتی ناوخۆی عێراق ڕایگەیاند سێ فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ هێرشەکە ئامادە کرابوون بەڵام دوانیان خراونەتە خوارەوە و هێرشەکە تەنها لەلایەن یەک فڕۆکەوە ئەنجام دراوە.